بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی لەم مانگی ڕەمەزانە پێ عەتا کردین و ئێوارەیەکی دیکەش هاتمەوە خزمەت ئێوەی خۆشەویست. ڕەمەزان لە هەمووتان قبوڵ بێ و ئینشاءڵڵا تەندروست باش بن. خۆشحاڵم کە دەبیستینەوە لەوەی کە ئەندازەیەکی زۆر ئەو بەرنامانەی کە کردومانە ئێوەی خۆشەویست لێ ڕازین، خۆتان پێتان خۆشە و دیمەنانە ببینن، ئەو لادیانە ببینن، شێوازی ژیانکردنی ئەو کەسانە ببینن کە لە لادەکانە بە ڕۆژون و سەرگەرمی کارکردنی خۆیانن. ئەمە بۆ ئێمە ینی خۆشە ئەم فیدباکی کای بیستینەوە کە ئێوەی خۆشەویست لە بەرنامەکە ڕازین و ئێمەش بڕیارمان داوە کە ئینشاءڵڵا تاکو ڕەمەزان بوارمان پێدا لەگەڵ ئێوەی خۆشەویست بەردەوام بین، گوندەکان بگەڕێن و ئەو محاولەیەکی جدیش بکەین لەوەی کە گوندەکانی کە دەچینی کە ئێمە بەرنامەی تیاکەین شوێنەکان جیاواز بن بۆ ئێوە چێژ لە دیمەنەکان ببین و شوێنی جیاواز ببینن. خۆشەویستانم ئەم ئێوارەیە لە دەڤەری پێنجوێنین، دەڤەرێک کە بەهارەکەی هێشتا تەڕە، هێشتا بۆنی باران و هێشتا دەنگی هەورە گرمە لە ژوور سەرمانەوەیێت. تەمەناوەکەم کە لە گوندی کانیبی دەڤەری پێنجوێن ئێوارەیەکی خۆشبەرینە سەر و تایە ئێوەش چێش لە بەرنامەکە بکەن و ئێمەش کۆمەڵێک بابەتمان دەستکەوێت جیاواز لە بابەتەکانی ڕۆژانی دیکە و بەرنامەکانی دیکە. بۆ هیوایە هەمومان ئینشاءڵڵا کە لە بەردەمی تەلەڤیزۆنەکانمان دانیشتین چێش لە دیمەنەکان وەرگرین. فەرموو با پێکەوە ئێوارەیە بچین بۆ گوندی کانیبی. چۆنی قوربان چاکن شکر. هەستەکەم تۆم لە شوێنێکی تر بینیوە نازانم تۆش وا هەست ناکەم منت بینی بێ؟ وڵای نازانم. باشە ئێستا خەریکی چین؟ وەڵا خەریکی نەوارە داخستنی. ئەمە پێڵەن نەوار؟ ئەمە پیاڵەن نەوار مە دوونیوە بەلوعاکەی لێ بەسین. ئێستا ئەم ئەرزاکەی بەچی تۆ؟ بە تەماتە. تەماتە؟ بەڵێ. تەماتەی ئێستا بڵێن ئێستا هیچی لێ نەکراوە شەتڵەکەش دانەناوە؟ نەخێر نەخێش دامناوە. باش ئەگەر دای بنێ بە چەندی کە تەواوە بێ؟ وەڵا بە هەفتەیەتر ئەم زێ بە کاملی تەواوە بێ. ئەی باشە ئیتر ئەو کاتە ئێوە لە ڕێگای ئەو سیستەمەوە ئاوێن دڵۆپاندن. بەڵێ بەڵێ بەتکە. باشە تەماتەیەوە کەی پێگە؟ وەڵا 25 هەشت و تا مانگی 9 ئاوانە بە پێی بڵین زولیان و درەنگ لیانەوەکەیەوە. باشە تەماتەی ئێرە چەندێک ئەمێنێتەوە؟ وەڵای ساڵی وا سەرما 29 ساڵی واشێ مانگی 11 ئیتر لەو مەسافە مێنێت تا مانگی 11 ئەو پارەکەیەتی. باشە تا دەی 11 و ناوە. باشە ئەی لەگەڵ ڕۆژوە چۆنە؟ وەڵای ڕۆژوو بە ڕۆژوونی کە هیچ بکەن بۆتان ناگیرێت. باشە ڕۆژانە چەند سەعاتی شەکەن؟ وەڵا 6 بۆ 6 ئیشەکەین، 6 بەیانی بۆ 6 ئێوارە. 6 بەیانی بۆ 6 ئێوارە. لەشتان ساغ بێ یاخوا یاخوا ئینەکەشان چۆنەڵی بەرەکەت ئینشاڵڵا بچێت ئیش و کارتانەوە ئینشاڵڵا. قوربانجان دەستان خۆش بێ. تۆ بۆ پێڵاو لە پیانیە؟
والله هذه حزم لا نعلق الوجه فيه وفيه آخر نعل و ناو خۆڵ و ئیشکردن توان فيه خوش أبد پێمان ڕۆشت بەکار نانی عزیێت نابێ بە نا والله قلقي بوشة كيشي نية کێشەی نییە نعم ینی بەردەوام بوون ئەلانەوەی ئیشەکەیت حزم لا نعلق بالك باشە خۆڵ هەر عادەتەن بۆ پێست تۆزێک هینە جاری وایە هەندێک پێ حساسن یا ئەترەچێ خەڵشێ نازانم چی قاچتی چی لەنە كيشي كينيا ناخل شيء باشە كيشي نية تۆ حەزت لە ئیشکردنە بالله باشە تۆش هەر 6 بۆ 6 ئیشەکەیت والله تبى جاي قوم أنا قال هلاك بيدا الرويدو ئەوە أنا دەی باشە لەشتان ساغ بێ يا أخوي لەشتان خير ساغ بێ فتشابي بيا قوربانجان دەستان خۆش بێ سلام علیکم السلام والسلام لەگەڵ ڕۆژ و چۆنن والله باشین لەخوا بە زیاوێ شکر باشن لەخوا بە زیاوێ زۆر باشین شو باشە ئێوەش ئیشەکەن یا هەر لە ماڵەوەن وڵاگە ئیشیش پێ ئیشیشەکەین بەسی سەجاری ئیشمان پێ نەگەی لە ماڵەوەی ئاها ئیشتان پێ نەگەیوە کە ئیشتان پێگەیشت چیەکەنەوە وڵا تەماتە ئەەکەین کوولەکە ئەەکەین خەیارەکەین ئەم شتانە ئەەکەین بینیم بەر و ماڵتان ماشەڵڵا پاک و خاوێنە چییە مەسەلە وڵا کچمان هەیە ئەوەیە یاخوا مەحفوظ بن ئینشاءڵڵا بعد لە دادانش بپرسم چۆنن دەنگ و باسی ئێوە باشن ئێوە خوێندکارنی هەر لە ماڵەوە وڵا لە ماڵی لە ماڵەوە بەچیەوە مەش سەرگەرمە بن ڕۆژانە ڕۆژانە بە ئیشوکاری ناوماڵ هەتا وەختی ئامادەکردنی خواردن و بەربانگ دێ ئەو کاتەش سفرە ئامادەکەین و من دوو خوشکم هەبوو لە لادێ ئیشەکانیان بەشە کرد مثلا حیوانداریەکە بۆ یەکی چان و ناوماڵەکەش بۆ یەکی چان بزانم لای فعلا فعلا ئێمە شەر هەمان شتمان کردو ئیشوکاری ناوماڵ بۆ یەکێکمان و ئیشوکاری دەرۆر بۆی تر تۆ چی بەرکەوتووە من ئیشوکاری ناوماڵ کاری ناماڵ کاری ناماڵ لە چی پێگێت پاکردنەوەی ناوماڵ و ڕۆژانە جلشۆرین و قاپشۆرین و شەت سڕین و ئیتر چێش لەنانەکە بەرچیەکەوێت چێژێنانەکە هەنە کاتبین و هەنە کاتیش دایک باشە لە چیا زۆر دەستڕەنجینی تۆ خواردن باش دروستەکەیت وڵا جا خواردنی سوورکردنەوە ئاسانە زیاتر برنج و شلە و ئەو شتانە زۆر باشە با لە دایکت بپرسم بزانم لە خواردن ڕازیە بەڵێ لێ ڕازی ئەرێ وڵا چی خواردنێکی زۆر باشە وڵا هەموو خواردنەکانی باشە هەمووی باش تا ئەم ساڵ نیان خوێندوێنە 12شیان تاوا کردووە ئیتر ئەم ساڵی خەریکی ئیشی ناو ماڵشتن زیاتر زۆر باشە زۆر باشە بازانم ئەم دادایان چی بەرەکەوێ وڵا من خەریکی دەرۆم بەتایبەت خەریکی گوڵداچەندن و سەرسەکۆ و هاوایتر دایمە خەریکەوانم زۆر باشە گوڵەکانت بە ناوی کوردەواریەوە مەسەلەن ئەناسیە ناوە عیلمیەکانی خۆیان وڵا هەر بە زۆری بە ناوی کوردەواریە گوڵە باخ و ناز ناز و ئیتر هەروانێ ئەمەی کە ئێستا ئێمە بینین ئەمە چییە؟ نعنە ئێوە بەکاری دێنن؟ ئەرەوەڵا بۆ خواردنوشتیش بەکارێنین هەر بۆ ئیتر بۆ ناو دۆ و بۆ خواردن دروستکردن و بۆ بۆن خۆشی بۆ جوانیش هەر جوانە لیە لەگەڵ خوشکەکەت زۆر جار نابێ بە کێشتان لە سەریشەکان؟ وڵای تر چونکە بەشمان کردوە کێشەمان نییە ئەو خەریکی ژوورە منیش خەریکی دەرۆم تر خەریکی گوڵ و شتەکانە باخەکەەوە ئەی ئیشی یەکتری ئەوە مەسەن ئێژیان هیلاکتر بوو یا ڕۆژێک نەخۆش بوو ئیشی یەکتری خەریکی ئیتر ئەگە و پێی نەکرێ من ئیشەکانی ئەوە کەم ئەگە منیش پێم نەکرێت ئیش گوڵەکان ئاوەیە و ئیش یەکتریژەکەن یارمەتی یەکتری باشە دایکە تا چەند لە ئیش و کاردان ڕاستیە؟ وڵا لەخوا بە زیاوێ ڕازیە ڕاستی ئەرەوەڵا تۆش خوێندکار نیت؟ وڵا ئیتر هەرم ساڵ نەچوونی نا خوێندکار بووین تایسێ بیری خوێندن ناکەن خەمی خوێندنتان نییە؟ بەرەوەڵا ئیترم ساڵ نەچوینە گەر دەرفەت بێ لە داهاتوای شەڵا زۆر باشە لەگەڵ ڕۆژوا چۆنە؟ وڵای لەخوا بە زیابێ و نەخۆش ڕەمەزان ماشەڵڵا مانگێکی خێر و بەرەکەت هەمومان خۆشحاڵین بەهاتنی زۆر باشە بابزانم بەرنامەتان چییە لە ڕەمەزانە؟ وڵا جاوە کوچی ینی چ پرۆگرامێکتان داناوە بۆ خۆتان مانجی ڕەمەزانی پێبەڕێکن؟ وڵا جا جگە لە ئیش و کارەکانی ڕۆژانەتان عیبادەت و ئەو بابەتانی کاچێتە دەرس خوێندن قورئان خوێندن ئەو شتانە چیتانێ؟ وڵا ئەوەی بچێتە بواری عیبادەتەوە تەمان هەر کەسێ بپێی توانای خۆی ئەوەی کە پێی بکرێ ئەنجامیە باشە لە لادێک بڵێن لە شارە خەڵگە ژنان ژەچن بۆ تەراویح بۆ مزگەوت ئێوە تەراویح حەکەن؟ نانەوە بەداخۆ لێرە وەنی ینی خۆتان لە ماڵەوە؟ باڵە بێ لە ماڵەوە ئەنجامی بیناوە کۆی بچیتە مزگەوت ژنانی ئاوایی کۆ ببنەوە نەخێر ناچێت زۆر باشە پێتان خۆشە
لە ڕەمەزانە متابعی چی بکەن وەکو تەلەڤیزیۆن ئێمە ئێستا خۆمان نوێنەری تەلەڤیزیۆنێکی هاتین بۆ ئێرە سوپاسانەکەین پێتان خۆشە چی پرۆگرامێک هەبێ مەسەرەن تاکو ئێمەش ئیسفادەی لێ بکەین لە تەلەڤیزیۆنەکەی خۆمان یا مەسەرەن چی زۆرورە چی زۆر متابعاکرێت چی زۆر سەیرەکرێت بەڵێ جا ئەو بەرنامانی کە خاستن وەکو بەرنامەکەی جەنابتان کە هاتوون بەخێر بێن تایبەتە بە مانگی ڕەمەزان تامان خۆشێکی خۆی هەیە لە مانگی ڕەمەزانە و بەرنامە ئاینیەکان زیاتر ئەوانە زۆر متابعاکرێ مامۆستا ئاینیەکان کە لە تەلەڤیزیۆنەکان و وتارێن وتە پێشکەشەکەن ئەوانە زۆر متابعاکرێ زۆر باشە بابزانام تۆ پێشنیارێکت هەیە بۆمان بۆ تەلەڤیزیۆن بڵێ چ بەرنمەیەک گرنگی پێ بدەین ئێوە گەنجن ئێوە سەیری چ جۆرە بەرنمەیەکە ناخۆ داواکاریتان چییە بۆ چ بەرنمەیەک حەزلەکەن بەتابەتی لەم ڕەمەزان وڵا دەستخۆشیتان لەکەین ئەوە حەزەکەین لادەکانیش بەسەر بکەنەوە بەردەوام لە ناو خەڵکا بنیت ئێمە هەرەوەمانەوێت سپاسانەکەین بابزان جەنابەت وەکو باوک تا چەند ینی ئاسوودەیت لە ناو خێزانەکەتە تا چەند لیان ڕازی والله الحەمدلله زۆر لیان ڕازیم زۆر لەخوا بەزای ژیانێکی خۆش و ئەگەر ئاوا سەیری ناوماڵ و حەوشە و شتەکانتانەکەین هێمنی و هینێکی زۆر پێوە دیارە لەو دیوی ئەم با بڵێن دیوارانەشەوە هەیە دی هێمنی الحەمدلله لەخوا بەزیابێ شکر بە زۆر چۆنەڵێ هەروەکو هاوڕێژین الحەمدلله لەگەڵ دایکیانە لەگەڵ کچەکانم لەگەڵ کوڕەکان کوڕیشم هەیە لەخوا بەزیابێ الحەمدلله لەگەڵ کوڕەکانە هەروەکو هاوڕێژین بۆ ئیش و کار هەبێکەوە هەر لە ماڵەوە چۆنەڵێ متابعی بەرنامەکان تەلەڤیزیۆنەکان بێکۆ دانیشین قسەی خۆش چۆنەڵێ ئاوای تر بێکۆش زۆر باشە بابزانم ئەم کاکەیە تۆ ناوچی بوو کاکە جێگر چۆنی باشی تۆ خۆشحاڵی کە ئێمە هاتوین بۆ وەکو تەلەڤیزیۆنی پێیان بۆ ماڵیەوە بەڵێ دەتۆ سەیری بینەرانیش کە با بینەران تۆ ببینن تۆ ئەتوانی بەرنمەیەکمان پێشکەشکەی مەسەلەن ئێستا وەکو منە چۆن بەرنامە پێشکەشەکەم قسە بۆ بینەرانەکەم تۆش بەرنمەیەکی مناڵانە پێشکەشکەی بۆ مناڵان بۆی لێەوە سێرتکەن ئەتوانی بەڵێ دای بابزانم چۆن پێشکەشەکەی چۆن سەرەتا دەست پێەکەی چونکە بیستمە ئەڵەن زیرەکی تازە کارت وەرگرتەوە بەڵێ بەچەنم دەرچووی یەکەم ئافرین تۆ زۆر پیاویت ئەی لەگەڵ ڕەمەزانە چۆنی زۆر باشی لە کاتی ئیمتیحانەکانە بەڕۆژ بوویت ناتوانانی لەو کاتها بەڕۆژ بوویت ئەوە زەحمەتە وایە سەرکەوتوو بیچڵە دەبابزانم ئەتەوە چ قسەیەک بۆ بینەران بکەی حەزەکەی بینەران چی لە تۆ ببیستن بابزانم سەیری بین دەی بابزانم بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە ئاڵلقەیەکی تری بەرنامەکەمانە گەشتمەوە خزمەتیەوە دەی زۆر باشە زۆر باش ئەم دادە جوانەمان سیدراجان وەرە ئادی وەرە سیدا چۆنی باشی ئافرین تۆ زۆر عاقڵی تۆ سەلام لە بینەرانەکەی بینەران ئەلێەوە دیارن بڵێ سەلام دەی بڵێ چۆنن باشە من ئەمە بیام بە تۆ ئەمە بم بە تۆ ئەی ئەمە بەمە چێ ئەمە بم بەچێ ئەی بۆ کاکە جێگر ئەوە بۆ ئەو بڵێ کاک جێگر وەرە بۆ لامان بابێنێ وەرە کاکە جێگر ئافرین ئەو چێ پشتێن وەرە بابزانم چێ پشتێنەکەی بۆ بەستی دادە ینی ئامادەیان کردووی ماشەڵڵا خۆزی ئەمەش بۆ تۆ ئەمەش بۆ تۆ بودادە ئامینە هەر تویان بینی وابزانام یەکسەر هاتم بۆ ئێرە کەم دانیان بۆ بم ئیتر یەکسەر کۆ بنەوە لێ ئەم مریشکانە مریشکی کوردین یا جیاوازیشان تێ وڵات جیاوازیان هۆڵندین کڕیومانن هی خۆمان هینە هی خۆمان نییە بڵێن جوچکەی خۆمان کڕیومان بە جوچکەی بە خێومان کردوون باشە بێخێوکردنیان زەحمەت نییە وڵا باشە بەوەی شوێنەکەمان فراوانە ئێتر باشە عادەتەن مریشکی کوردی زۆر گەورە نابێ مە تا چەند تا چەند ڕۆن چیلۆ نیوێک وڵا تا 2 کیلۆ ئەڕۆن تا 2 کیلۆ بەڵێ باشە ئێوە بە زۆری چیانە دێنێ وڵا ئێمە عەلەفیانەینێ و گەنمیانەینێ و ئێتر ئاوها ئەمە ئێستا بە جوچکەی کڕیوتانەیە بە هینی یان چۆنڵی هێلکە بووە نانادە چوچکەی کڕیومانە باشە ئەگەر بتەوێت مریشک بنیتەوە بەڵێ مریشک چۆن مریشک شوێنی بۆ چاکەیت و هێلکەکانی بۆ دانیت ئەخیتە سەری کڕەکەیەوە بەسەریا مریشک هێلکەی خۆی بێ بە چەند هەڵیێنێت
چەند هەفتەی ئەوێ سێ هەفتە 3 هەفتە بەڵێ باشە ئیوا هەیە ئەچێ هێلکەی مراوی یا شتێکی ئاوایە خاتە بەری هێلکەی مراوی یەک مانیەوەی 4 هەفتە یانێ بێ پێشتر بەڵێ باشە مریشک کە کورکە بێ بەڵێ خواردن و ئەو شتانە دەخوا بۆ یەخورێ یانی بێ هەڵی سێنیت هەڵی سێنی ئەگەر خۆی هەڵناسێ ڕۆژێک هەڵی سێنی تو ڕۆژێک هەڵی نەسێنی هەڵی سێنی دان و ئاوی بدەیت هەفتەی یەکەم کە جوشکەکان هەڵدێن بەڵێ ئەبێ چیان بیتێ پرپۆلیان بۆکەی ئاردە بۆیان ئاویان بۆ تێەوەی تو بۆیان برد ئاوا ئەگرسێ بە یەکۆ بۆیان دانی خۆن باشە ئێوە مریشکەکان هەر بۆ خۆشی خۆتان و بۆ هێلکە و سەربڕینی خۆتانە یا سوودیان لێ وەرەگرن بۆ چیتی بۆ فرۆشت نەوەڵا بۆ فرۆژ نییە بۆ فرۆش نیە ناوەڵە ئەی باشە تۆ ئەبینم هەمووی هەر چوار دەوری تەلبەندە بەرەڵان ناکەی بێتە دەرەوە کەم نەوەڵا حەز ناکەم بچنە دەرەوە ئەوە لێوە دەرگایەک هەیە جار بۆیانەکەم وەگەلیان چێتە دەرەوە لێرە شۆر حەز ناکەین بێن بۆ ناو باخ و گوڵ و شتەکان باشە بەش مریشکتان هەیە یاخود شتی تر وەڵام مریشکمان هەیە و قازمان هەیە و کەروێشکمان هەیە ئەو کەروێشکیش ئەمە کولانەی مریشکەکانە بەڵێ ئەوی مریشکە و قازە و کەروێشکەوتە ئەوها باشە ئەبینم کولانەکە لە دوورە و دیارە هیچ شتێکی تیانە لە هێندە شوێنەی بینم داریان بۆ دانە شوێنی بەرز بۆ هەڵنشتنی شتمان بۆ دانە ناون هەریان کەینە ژوورەوە بەیانیان کەینە دەرەوە ئێواران ژووریان ینی بەس لەم حەوشەیە بەڵێ دەیخوای گەورە بەرەکەت بخاتە ئینشاءڵڵا والله كاكا السلام عليكم شلون اخوك؟ باشا نقو باسا السلام عليكم السلام عليكم يا اخوان ليش تنصاق با لە جەنابتەوە دەست پێ بکەم بزانم خەریکی چین علاقەی جادوورینی خەریکی جادووری ئەمە پێڵەن گزرە ئەرەوەڵا عرزەکەی بێ هینە بینم بێ بەر دەبینم وڵا لەخوا بەزێ بەرتیانە بەردیتیانی بەچی دوورن وڵا بە ماڵەکان ماڵاغان لە هەندێ شوێن پێڵەن کەرن تو ئەرەوەڵا دەتوانین تۆزێکمان بۆ بدرین زای چۆن فەرموو ئەمە عزێتی پشت نادا بەخوا ئێمە عادەت ماگرێ نابەرێ وەڵا سەختترین کارە قوربان باشە ئێوە ئاوا بەرەو خوار بیدرون باشتریا بۆ سەرەوە وەڵا بەرە خوار بەرەو خوار بەڵێ ئەرە وەڵا داست بۆە بەرەو سەرەوە بەڵێ ئەرە وەڵا بەڵێ ئەمە بە سەعاتە چەندێ دوورن تقریبا وەڵا بە سەعاتێ لەوانێ بار بدورین ئەرم گیایە بارێکی 150 کیلۆیی ینی ببێ بە ئافو پیلامای بێدە هە باشە بە وشکی بەڵێ ئەرە وەڵا ئەینا بەتەبی هەر ڕەنگێ لەوانێ بڵێن بارێکە لە قوربان زۆر باشە بەڵێ بە ئەم گەنجەش هەستم کرد تۆ هیلاک بووی ئەرەخوای لاک بوو بۆ یانیەوە زوو هیلاکە بی وەڵا زووشتی دەبانە خەریکین دەی باشە سەرکەوتوو بی ئینشاڵڵا سەرکەوتوو بی بابزانام ئەمە چی ئەمە چی کارتیخە بەردەست برێ بڵێ بۆ کەلبوونەگەر بوو لە ماڵەغانەکەت ڕاستیەکاتەوە ئەی لەندە شوێنێ بینم چەکوش لێن ئەوە بۆ بیراسکردنە ئێمە پێڵێن بیراس بیراس بڵێ ئێستا ئەمە تیژە ئەمە بڵێ تیژە بڵێ تیژە ئەمە بەمە تیژەکرێ بەوە نا بەوە کەلەکانی ڕاستە بێتەوە بە تیشکردنەکە بە چەکش و دەستگاکەیە ئێستا ئەگەر خوار بێ بەمە ڕاستێکی بەڵێ بەڵێ ئەگەر تۆزێ کەوتبێ بەم دیوا و دیوە ئەوە ڕاستیەکات ئەمە خۆی چی پێڵن ئەمە پێڵێن ئێمە بەردەماڵەغان بەردە زبرە بەردەزبرە بەڵێ تایبەتە بە مەڵاغان بەڵێ
مەخصوصی مەڵاغان مەڵاغان هەرە وڵام ئەی مەڵاغان ئەم دەستکە بۆ هینە بۆ دەسەگرەی ئەگەر بۆ دەسەگرێ ئەگەر ئەوەی پیۆنە بێ ناتوانین بیگێڕی ناتوانین بەڵێ باشە مەڵاغان چەند جۆری هەیە مەڵاغان داسە کوڵەمان هەیە و ماڵەغانیشمان هەیە داسە کوڵە بۆ هەڵبڕا بێت بۆ هەڵزوومەنێ و شتە گەر بزانی باشە مەڵاغان وازام ئێرانی هەیە و وڵاتانی بەڵێ ماڵەغانی شامیلمان هەیە تورکێشمان هەیە تورکێکە بۆ ئەم گیا باش نییە ئەم گیا باش نابڕێ ماڵەغانە شامیلە عاڵفڵەکەی سێبایی 1,300,000 تومەنە وەلی تورکیەکان بایی 300-400,000ێکە وەلی لە عوەزا جواب ناتوە بۆ ئەم گیا نابڕێ باشە هەر بە دیالێکت و زمانتانە دیارن خەڵکی ڕۆژەڵات بڵێ بڵێ خەڵکی شاری بانێ بڵێ بانە لێرە و نزیکە بڵێ لەودی ئەو مەرزۆیە هەمووی ئەگەر بە سارە بڕۆشە بە نیسە عاوز جەنابش هەر خەڵکی بانێ خەڵکی جیاوازی شاری ترتان لەگەڵا نەوەڵا هەمومان بانێن دیارە هەر بە جەماعی هادەکانی دەوری بانێن خەڵکی باینجانە و وزمەڵەیە و کانی پەریە و ئەزم بە حزور ئەو دیهاتی ئەم جەمعە نیوەمە خەڵکی کانی پەرین باینجان کانی پەری وزمەڵێ لێ بەخێر بێن لەشتان ساغڵامون بیاخوایەوەش بەخێر بێن عەزیەتان کێشاوە بەردەگەشت بەمەوە لە بیرم نەچێت یەخوا بەخێر بێن چاوکان دەشتان ساغ کوردستان ڕەنگە بڵێنەوە ڕۆژەڵات و ئینە بەڵام فەرقی نییە بڵێ ئەمەمان کوردستان هەر یەکێک وەختێک ئێمە شاتین بە ئەودی و یەخوا بەخێر بێن قەدەمتان لەسەر چەند ساڵ ماڵم لە مەریوان بوو چوون بە چوار ڕای شەبڕەنگ ڕۆژانە بۆی کرێکاریم دەستکەوێت دەگەشتی چاوەڕێ بمەوەی کە مەسەرەن یەکێک بێ و ڕحمی بجۆڵە بم بۆ کرێکاری لەبەرەوە ئێرەش خۆتانەوەیت قۆمانی کارەکەین و لە خزمەتیانن و باوەڕ ناکەم یحتیانی چاکچاکیان هەیە و ڕەحمە لە باوکو دایکیان لەگەڵێ بدا وەکو ماڵی برا و کەسی خۆما وایە هیچ جیاوازێک هیچ جیاوازێکی نییە هیچ باشە سەرکەوتوو بێوەی بیا بە قوربان و گەشتان ساغ بێت السلام عليكم. شلوني قربان باشي؟ ساكت شكون باشي؟ والله علي ردان شو كلاب نير. ئەم تراکتۆرەی تۆ هینی چییە؟ جنسەکەی چییە؟ ناوی چییە؟ فۆرگاسنی ئێرانیە فۆرگازنی ئێرانی دەبڵ ئەکسلتە دەبڵ عکسلە بەڵێ ئەبینم گازنەکە زۆر داخی مەسەلە چییە؟ وڵی بۆمی عەردەکە زۆر هەڵکەنێ بۆی فش بێت بە عەمەلی زەرعات بێت باشە لە بەردووشت ناترسی؟ بەردیتیانی نا بەردیتیانە عەرزەکەی خۆتە؟ گیان بەڵێ ئەم گاسنەی تۆ چی پێگوە؟ سێگاسنە؟ سێگاسنە سێگاسنی پێڵێن سێگاسنی چواردەی ئەمە تا چەندە ڕاتە خوارەوە؟ چەند بە سامتین چەند سانتی دەبێت؟ وڵی بەقاسی نازانم 20 سانتین ڕەنگەدام بەسەزی پش 20 دا ئابازێ بەس باشە بینم زەویەکە بورە بوو یا هەر پارچەڵدرا بوو؟ وڵا پاریش هین بوو تەماتە بوو زەرعات بوو ئەی ئەو هەموو جیایە چیە ناوێت؟ دەگیاکەی وەڵام ساڵباران هەبوو کەشی نەهاتۆ زوو بیکێڵی بۆی ئەوە بوو نەکێڵیاوە ئەمە یاکەی بۆی درەنگە بۆیە گای زۆر هاوردووە ئەبووە زووتر بتان چۆڵەیە؟ هەرە وڵات وە لە هەواڵی مای پێنج بکێڵێتی وای لێ نەیە هاو زۆر باشە ئەی ئەبینم بە زۆری ئەم جۆرە تراکتۆرە بەکارێنێ ئەم فۆرگاسنە وەڵا خدە ئیشەکەی جوانە ئیش هەڵ ئەرزەکانەکەنێت ئەم تراکتۆرەوە لێرە چەند ئیشی پێەکەن؟ چۆن یعنی ئیشەکەی مەسەڵەن ئیشە جۆرا جۆرەکانی چینە بینیم جاری وایە کەرسەکی پێوردەکان جاری وایە بەڵێ ئەمەی پێیەکیاڵین کڵۆکتی پێەکەین ئەو لالۆنە ها ڕاخراوە لالۆنەکەی پێ ڕاخرێ ئەوەیشی زۆر پێکرێ باشە ئەم ئەرزەی شەڵا بەتەمان بیکەن بەچی؟ پێمە شووتی
ئەرەوەڵا ئەی با پرسیارێ بکەم لەگەڵ ڕەمەزانەتیا حاڵتان چۆنە وڵا بەڕۆژم الحەمدولله خوا بەزیابێت ئیوایە پاساوێنێتەوەڵێ من ئیشەکەم ناتوانم بە ڕۆژوو بەڵێ وەڵی من ئەمڕۆ حالی عەز ئەمڕۆ بەڕۆژم لەش ساق دوێنێ ئیشی کرێکار کوردم بێ بەڕۆژنەوە کرێکاری لەوانەیە ژووتی قورس بێ بەس ئەمە عادەتەن ساقی لەوانەیە باسە شێش بەهۆی ساقی و فێنکە شوێنەکەشم سێبەر و باشترە ئەرەوەڵا بەڕۆژمە بەڵێ من پار تراکتۆرێکم بینی هەرا لێرە لەم ناوی شێکرد لە ناو تەبریدیش ڕازەکەی وە هۆڵندیەکانە هۆڵندیەکە شوینێکە زۆر باش باڵێ کەپسە و تەبریدە وتت لەبەر ناترسی لێرە نەوەڵا بەردیتیانە زەوەکە خۆ مەزانم چەند جار کێڵاومە چەند ساڵە بەردیتیان نیە ئەی ئەو کاسمینە جاری وا بینم ئەو ڕاستەی پێشەوە یشکێ سەختی بەرەکەوێتی وەڵایش زۆرتری هی بەردە ئەرەوەڵا زیاتر لە بەرداشکێ ئەم ئەرزە جگە لە تەماتە بۆ چیتر باشە وەڵا بۆ هەموو شتێ باشە بۆ دەخلودانش باشە گەنم بۆ جۆ بۆ شتی تر باشە ئەی بۆ شووتی بۆ شووتی دەرەجەیەک ئەرەوەڵا بەس پار تەماتە و ئەم ساڵێکین بە شووتی ئەوە عەرزەکەیەکی ئەم ساڵی کەم زاڵێتی بگەین بە شووتی یاخوا لەش ساق حەزتمان نایێت فەرموو جەنابەت سلام علیکم قوربان چۆنی قوربان باشی چاچی خوا لە ڕازی بیا خۆ باشی سپاس دەکەم سەلامەت بنیا خۆ باشن بەچیەوە سەرخاڵن وڵای ئەبم ئیشی کەشاوەرزیوە دەریانیڵێ ئەمە ئێستا چییە ئێوە کردوتانە بەچی ئەمەیکەن بە شووتی شاڵ ئەیکەن بە شووتی هێشتا هیچتان لێن تۆشتان نەکردووە باوە نیە تۆکەدانین تۆکە دانن ینی ئێستا خەریکی تۆکردن تۆکەی دانین گڵینەوە بەسەریا دوای ئەوەش ئەبێ ئەمجا ئاوی بۆ هەڵکەین کە ئاوکەشمە هەڵکە بێ دوای ئەوشە دەرمان حەشاراتی دەکەن ئەی بژاروشتی هەیە بژاری شێبێت بژاری شەبێت بەش لەژێر ئەو لایلۆنەوە ئێوە چۆن بژاریەکەن ژێ بژارەکەی ژێر لایلۆنی گوێ ناینێ ئەی دەرەوەی ئەوەی دەرەوەی بژارەکەین باشە ئێوە ئەمە شووتەکە لێرە لەژێر لایلۆنەکەەوە بەڵێ باشە ئێرە چی لێکەن ئەمەی چی لێ ناکەین ئەمە ناوڕێ بێت بە ناوی ئاگەڕی تا هەتاکو و شووتەکە تەرز فڕێدا کە تەرزی فرەیە بە چواردەورە ئەو کاتەی نەکەن باشە تۆ بەم پێمەڕێ بەم خاکە نازە چ دەکەی ئێستا گەڵەکەی دێ بەسەرە ئەی چێ ئەو هێنا شوێنی هینەکان کوونەکات خۆم کونی تێکم خۆت کونی تێک ئاسنیمان پێەیە ئەمە هیچ قیاسێکی بۆ دانێ هەر مەزەندەکە مەزەندەی عەقلی وڵی عەقلی مەزەنەیەکم پیاڕم کاتێ پڕترە کاتەیە تەنکترا ئەرزەکەی جوان دیارە نازانم وەختی خۆی وڵای خوڕێکیال کراوە جوان نییە جوان نییە نەوەڵا بەدڵم نییە بەدڵت نییە قوڕەکیێڵمان کردووە قوڕەکیێڵ پارەکەیشا قوڕەکیێڵ بوو بە قوڕیکیێڵیا جا ئەرزکە قوڕەکیێڵ کرا زۆری تاسیری باش ئەوەی کە کەرسەکەت کە وردەکە ئەوە لێ نەیەوە لێمانەوە کڵۆکتی پیاڵێن کڵۆکت لێیەوە دەی باشە لەشتان ساغ بێ ئینشاءڵڵا بۆکەی شەڵا بەرهەمەکەی خۆی نیشەڵا یاخوا بەخێر بێن بەخاتنی هەموو لایەکتانەکەم سپاس دەکەم بەڵام وەڵایی بەرهەمەکەی خی گەورە بیا تقریبا لە 2 مانگ تا هەتا 5 ئەڕوات باشە ینی تۆیەکەی پێڵێن تۆ بغانەوە ئەڵێ لە 2 مانگە دەرەچێ شوودەکەی ئەگە ئەرزەکەی باش بێت بەڵام ئەمەینە قوتووە احتیمالەکە 5 بۆ هەشتا ڕۆژ بخایەنێ زۆر باشە ئەی لەگەڵ ڕەمەزانەتەکەی چۆنن الحەمدلله باش شوێنەمان خواردەوە الحەمدلله وەلەو جەوەکەی خۆشە بەڵام بەخوا ئیشیش زەحمەتە وڵای ئیشکردن تینومانە بێت چەند کە تینوشی بوو هەمیشە ماندوێتیەوێت باشە ئێوارە دڵت بۆ چێتێ ئینسانی ماندوو جاریوا هەیە ڕاستشتی زۆر بۆ ناخورێ بەس دڵی مەسەلەن بۆ سپایەتێک بۆ دۆیەک ئەوە چێت یەکشە ڕاستە میسانی مسلمان کاتێک کە بەربان ئەکاتەوە
لەو کاتە ئیتی دڵی بە هەموو شتێک خۆشە کە ها لە خزمەتی میوانی خۆیە چۆن ڕەمەزان میوانێکە لە خی گەورە خۆی ئەفەرمێ هیچ کەس ناتوانێت جەزای ڕۆژوان بداتەوە ئیلا خۆم نەبێ مانای میوانی خی گەورەیە ئێمەشان لە خزمەت میوانەکە بەوە زۆر دڵخۆش جا ئێوە میوانێکی خۆشەویستریشن لەبەرەوەی ئێوە ئەهلی کەسابەتن ئیشەکەن چاک بۆ هەملای بۆ ئێمەش و بۆ ئێوەش ئینشاءالله خی گەورە بەرەکەتیش بخاتە ناو ئیش و کاتواتان لە ڕازیێشڕا بەخێراتن سپاسانەکەین مەمنونی جەنابتانین ئەبینم تۆ ئەو کونانەی دانراوە دیسان گڵەکەیەوە سەریان بەڵێ دای پۆشینەوە بۆ ئەوی کە لە بارامی پارێزن واروە شوێنەکەی گەرمێ بۆ ئەوی تۆکە بترۆکێت ئەی دوایی تۆکە لەوە بێتە دەرەوە دێتە سەر گڵەکە بڕێت بەڵێ دوای کە ئاومانە و دەرمانمان تێک لەو شوێنانەوە کە دامان پۆشوێتە دەر ینی تۆ ئێستا مەسئولی ئەوەی کە ئەم بڕێت و ئەم پێویستە گڵێکی نەرمیکەیتە سەر بۆەوەی کە لەگەڵ کاتی ئاومانە تر کاریگەری دروست بێت و تۆکە بترۆکێت لەش ساغ داجان سلام علیکم وابزانم تۆ مەسئولی تۆکردنی ئەرەوەڵە بەس تۆکەی ئاوە چاڵەکەی بۆ هەڵەکەنم اینجا تۆکەی تێ ئەەکەین و ئەو کاکەی گیانی شگڵا بەسەریە تۆکەت چ تۆوێکە ئەمەیە ئەم تۆ زۆر وردیارە ورد نییە وردە ئەو بۆ دەنگی شووتی تۆوی شووتی خۆمان گەورەیە ئەمە هینەکەیە شووتێ سەوزە خڕەکەی وەنیە ئاها لە قوتووە ینی ئێوە هین فەل بەکار ناننی قوتوو بەکارێنن باویشە بەکارن بەڵام سێ قوتومان وا پێ بەڵێ بەڵێ باشە تۆ هەر کونێک لەو کونانێکە لە لایلۆنەکە کراوە یەک دەنجی تیاچێنی بەڵێ دنکێک دێکن ئەگەر شووتەکەم بە دڵ نەبێ ئیکەم بە دوان ئەینا هەر دنکێکە ینی دەنکە شووتی وا هەیە تۆی وا هەیە ئەگە بزانم سپی بووە تۆ ناهینە گومانیەوە لێکرێت کامڵ بێ ینی بەڵێ بۆیە یعنی ئێستا تۆ ئەم شوێنانێک کە کون کراوە دانە تۆ دەکە تۆیەکت چاندووە ئەرە وەڵە لشتم چاند باشە دەی لەشتان ساغ بێ یاخوا لەشتان ساغ بێ ئێوەش بە خێر بن دوعا خێرمان بۆکەنەوە یا ڕەبی خوا موفق لە فەقیریاوە ئەمەکەین ئینشاءالله و کاسبیە و سەربەرزیە ئینشاءالله سەربەرزیە ئینشاءالله خوا گەورە بەرەکەت ئێوەش بە خێر بێن و خواتان لێ ڕازی ئەجمعین ئینشاءالله خوا لە هەمومان ڕازی بێ ئینشاءالله مادام ئێوە الحەمدولله کاسبی حەڵاڵەکەن دەستی بە ڕەنجی شانی خۆتان ئینشاءالله نان پێیاکەن بەتەشی ئینشاءالله قبولەکان لێتان ئینشاءالله نانی حەڵاڵ پێیان ئینشاءالله دەی خوا موفقتان کات یا خوا بە خێر بێن السلام عليكم شلونن؟ شن؟ دورنا ليرة دانشين بعد دانشين شلونن؟ باشن؟ باشي شلون؟ باشي باش؟ ايه تو چییە؟ هەورامان؟ هەورامان لە پێنجوێنە وایە؟ ئەی تۆ لێرە کوێ ئێرە کوێیە؟ کانیبی؟ ئێرە کانەبیە یا کانیبیە؟ کانەبی منۆزان ئێرە کانیبیە کە چی ئەوڵە کانەبی ئێرە کوێیە؟ ئێرە کانەبیە ئەی تۆڵێ چی؟ کانیبی ئەی تۆ؟ ئافرین ئافرین چی ئەمە ئاناسێ بزان ئەناسن؟ من ئاواناسم چێ؟ نه مەساسە نییە ئایا ماساسەیە بەس ناوی هینەکە چی یاریزانەکە چی؟ ها؟ ڕیاڵە؟ ئەی چێە لە ڕیاڵ؟ چێە؟ چێە؟ گارزبێڵە؟ گارزبێڵ نێ ئەوە بەمە تۆ؟
تۆ ناو چ بوو هەورامانی کانەبی فەرمەوە بۆ تۆ زۆر باشە تۆ ناو چییە نام محەممەدە کاک محەممەد چۆنی باشە باشی باشە ئەوش بۆ تۆش وەرە ئادی وەرە ئێرە وەرە ئێرە چیەوە بەچی پێەکەنی با منش پێ بکەن ئافرین بابێ ئەوە چەکیشی پێ چەک ئابیەنە چەکەکەت تۆ چۆنی ناو چییە چێ بەهرۆزی کوێ کانیبی ئافرین بۆ تۆ ئافرین ئەوە ئێرت بەچی وای لاتوە ئەدێ ئاان سێریکە با کەوتی خوارەوە ئەوە لای لە زەوی ئەی یای بە دیوارە تۆ چاو لە دیوارەکە نەبوو باش بە قوربان ئەوە چییە کاکە ئەوە چییە مسەلەحی تفەنگت هەیە ئەوە تفەنگە ئەوەش بۆ تۆ ئەمە چییە ئەمە چییە گولەی نییە خۆمە نایتەخێنێ خراپ بووە دێ باشە ئەوە بۆ تۆ ناو چییە بەهرۆز یان ئێمە بەهرۆزێکی ترە براشن برانین بەس برادەرن ئەم دوانە بران ئەدێ عینەکەکەت ئەوە چاو زەعیفە چاوی کەس بووە باشە قەیناکە زۆریش کەس نییە بەس پاکە نەکردو دۆ پاچی کەرەوە باشە بڵێ باش ئەجا با هەموم ئەمە کاک جەمال ئەمە زۆرجار لە گوندای بینی ئاها دوودار ڕاڵەکەن و تەختەی لەسەر ئەنەن و ئەوانە بۆ هاتو چۆن بەڵێ ئەمە پردی دەستیە ئەمە کەی دروستان کردووە وەڵا ئەمە ساڵانە چۆنە لە دوو جار سێ جار دروستەکەینەوە ئەمە کەلافا و دێ ئەمە ئەبا بەرگەی ناگرێت من بینم دوو داری ئەستور و درێژ لە بنیان ڕاخراوە ئەم دارانە لەکوێ هێنن ئەم دارانە وەڵاهی گوندی سوورا بوو کە چۆنە لە پێشتر پردەکەی ترمان ئاو بردی ئیتر پێمان وتم وڵا پردەکەمان ئاو بردوێتی وتیان ئێمە دوو داری باشمان هەیە وەڵام ماڵی ئاو بێ کاکمانەیە کاکەمان هەر بە سارەکەی خۆی بوو هێنای بێرە ماڵی ئاوا بێخوا چووکە مەگەڵ جاری وایە لە شوێنێ زۆر بە زەحمەتی جێت ئەرە وەڵا بە زەحمەت خەڵکی دێ کوڕی خەڵکی دەی سوورا و 20 پیا و 30 پیا و هاتن جیابارمان کە بە لۆریە کوێنامە ئەرە وەڵا ئەی چۆن داتان ناو ئاها وەڵای تێ ئەمە چۆنە لە کۆمەڵی خەڵک 20 پیا لێ کۆبووینەوە تا قسمانە سەر بەداربەست و چۆنەڵێ بە حەبل و بۆ تا قسمانە سەرەوە ئەمجا دوایم تەختانەمان پێدا کوتەوە ئەی جەنابە فەرموود ئەم ساڵ ئاو بردوێتی ئەم سا بەڵێ ناڵم ساڵانە دوو جار سێ جار ڕێەکەوێت لافاو دێ ئەیبات و ئەبێ دروستیکەینەوە ئەی دارەکە خۆ نابە دارەکە نابە دارەکە دوای دانین وڵا ڕێژەکەوە جاری وای دارەکە بە ناڵم ئەوە ئەم ساڵ دارەکان ئاو بردی بە کەڵک نەمان ئەم دارانەمان لە سوورەوە بۆێن ئەمە هینی زۆر لەسرە بۆ ئەو دێ ئەو بەرە بۆ ماڵانێ ئەو بەرەوە لێوە هاتو چومان هەیە بۆم بەرەوە جا تەلەبە دێت بۆم بەرەوە بۆ ڕووبارەکە لەو لاش ڕووبارە ئەوە چیتان کرد ئەوێش تقریبان سێ بۆری بۆ دانراوە هەچەند ئەویش هەر چۆنە لە ئاوەکە بەشی ناکات سێ بۆریەکە کە دێ سێ بۆریەکە ژێرە جوڵان هەموو جارە بە شۆفڵوش دانێنەوە چاکی دەخوای گەورە پارێزە چۆنی قوربان باشی چاشی باشی شکر ماندوو نەبی قوربان بێ باشی شکر مەڕ تا کوێ بردووە مەڕم تاوکو ئەو یاڵە بردووە و لەبن ئەو مەشروع ئاوایە مۆڵانم و ئەی خۆ نەدۆشراوە نایدۆشن عادەتەن بڵێن عەسرانەی دۆشن یان نیوەڕانەی دۆشن ناوەڵای ئەمە مەڕ نادۆشن نایدۆشن ناوەڵا بەدمان نادۆشن ئەی مەڕ ئێستا شیرەکەی بەچەکەی خوا بەرخەکەی خوا باشە شوانی لە ئێستا ناڕەحەت نییە
ئایسەکە ڕەمەزانە بە ڕۆژین بەرەوەڵا ناڕەحەتەی ناگە ڕەمەزان نەبێ و چای لێنین لەوەردە خۆشە ناڕەحەت ڕاستە فەرمی تۆ هەر هەموو ڕۆژێکی بۆ شوانی یاخود بە نۆباچی هەموو ڕۆژە شوانم حتا لە حوتی بەیانی و بۆ حوتی واری یاخوا لەش ساغ بێ بە ڕۆژوشی لەگەڵ یخوای گەورە لێت قبولکە یاخوا وەڵی خۆ ناحەق نییە ماندوش بی بەس بینیم بە زۆری هەر مەڕت پێ بزنیشە بوو نەوەڵا بزنم نییە هەر مەڕمەیە مەڕ وازان فەقیرترن زۆر مەڕ زۆر چاکە ئارە وەڵام مەڕ فەقیرە مەڕ هێواشە مەڕ حەد فەرمایشتی پێغەمەرجانە سەلەڵاهو عەلەیهی وسەلەم مەڕ بەرەکەتی خوایە ڕاستە فەرمی مەڕ چاکارە وەڵا دەیخوای گەورە مەفەقت کا و ئینشەڵا ڕۆژ و قبوڵە بە تەئکید تۆ ئەجر لە ئێمە زیاترە چونکە هەم ماندوو بووی هەم ڕاستەکەی کارێکت کردو ئیشێکت کردووە گەورە ڕەحم بە هەموو ئەوە بەیانیان لەکەیەوە مەڕەکا بنە دەرەوە ینی سەعات حەوت و ئیتران بەمە دەرەوە تا ئەوکو تا ئێوارە نایتەوە تا 6:30 تا نزیکە و بانگەرە وەڵا دەخوا لێ قبولکە یا ڕەبی لێ قبولکە لێ یاخوا بەخێر خۆشحاڵ بی موفق بن ئینشاءالله فەرمە قوربان کا حاجی جەلال سەلام عەلەیکوم چۆنی کا حاجی باشی خوا لە ڕازی بێ چاچی دەنگ و باست باشی کاکە چاشی کا حاجی جەلال چۆنی دەنگ و باست دووسێ قسەمان بۆ بکە بەس ماندوو دیاری ماندوو بۆ ناوتی باشە بەس ئەمە یەکەم جارە من ئەم گوندانە ئەگەڕێم وەکو قەدیم ببینم چۆخەکە لە نەوعێک و شڕوا لە نەوعێک ئەوە قەدیمی جووا بوو چیت کردووە ماندووی وەڵای لامانە دوسێ سەر وڵاخمان والی ئام لەوەڕان شوان بوو خوا لەش ساغ بێ یاخوا لەش ساغ بێ بەیانی کەی لە خەوەڵساوی بەیانی سەعات 6 لە خەوەستاوە سەعات 6 بەڵێ نەخەوتویتەوە هیچ نیوەڕۆ بە ئیسراحەتم کرد باشە لەش ساغ بێ یاخوا با ئەوە لێ بپرسین کا حاجی جەلال بۆ بە ئێراڵەن کانیبی لە چیەوە هاتووە وەڵڵاهی کانیبی زوو قەدیم لەو بەرۆ کە حەوز و ئاوێکمان بوو سڵێ بی لەسەر بووە ئیتر ئەم مەگەر بەهۆ بتوێتی نە منیش نازانم بەڵێ کاک حاجی تۆ تەمەن تۆزێک زیاترە قەدیم لەم منتیقی ئێوەیە بەتابەتی لەم گوندی ئێوەیە چۆن بە ڕۆژوە بن پارشەویان بە چیە کرد ئێواران بە چی ڕۆژوتانشکان بۆ ئاوی سار چیتانە کرد ئاوی سارد ئەو عینێ لە گۆزەیە بوو گۆزەی گڵ بوو گۆزەی گڵ بوو ئاویان تێکرا و گۆزەگڵە ئاوی سار دەکرد ئەی بۆ ماستا و دۆوانە بۆ ماستا و دووان شاتی هەر بەوە هینمانە کرد کوندەتان بەکار نایهێنا کونەمان نەبووی ئێمە کونەتان ئەم وڵاتی ئەمەوەکو شارە زوروانە نەبوو کونەمان نەبوو بەڵێ ئەی پارشەوان چۆن هەڵستان تەپڵیتان لێدا چی پارشەوان هەڵستان تەپڵیان لێیا و عینێ تەپڵ بوو تەپڵیان لێە کە مەسەڵ سەعاتێ سەعات و نیوێ شەویە ما خەڵک هەڵەسا ئەمجار تەپڵیان لێە خەڵک هەڵەسا ئەی لە مزگەوتەوە سەڵاوەت وشیان ناکرد دەنگی سەڵاو ئەوە ئەشیان کرد بەرەوەڵا بەرەوەڵا ئەوشیانەیە کرد سڵاوەتی مەسەڵ ئەساخر الله سبحان الله کرد لە بەرەوەی کە مەسەڵ نۆختێک ئەوە ڕۆژوو ئیتر بڵین تەوا بێڵێ ڕۆژە پێش دەیەقەیما و ئەو هینیانەیە کرد ئێستا تۆزێک هین گۆڕاوە ئەبینم بە زۆری ئێراکرێ بە زرعات بە شووتی بە تەماتە بەو شتانە بەس قەدیم ئێوە ئەم ئەرزانەتانە کرد بەچی ئێمام قەدیم ئەرزانمانەیە کرد بە گەنم و جۆ و دەخڵودانی وشکدان ئەی لە ڕەمەزانە گەر ڕەمەزانە هات و وەختی درێنە وەختی درێنێ ئەوەی کە بیتوانێت بە ڕۆژوو بێ مەسەرەن ئیسراحەتیەکە دەفێنکا و فێنک ئەسوین درەومانەکە بەداست بەداسە ڕەش بۆ عینێ ڕاستە داسی چکۆلە بوو بەدەست کاکە حاجی ئێوە خەرمانتان هەبوو خەرمانمان بوو بەڵێ خەرمانتان بە چی نەکرد جێرەتانەکرد بلامانە بەگا گێرەمانەکرد لە ماخریا زەنجەر پیا بوو بە دوو هێسر بە زەنجەر گێرەمانە کرد ئینا لەوە پێش بەگا گێرەمانە کرد ئەم جار کۆمانە کردەوە و بە شەنمانە کرد ڕاستە ئەجاو سەبر بگری تاکو بادێ منتیقەوە چۆن بوو باگر بوو باشی وەخت بوو بابوو وەختی بووە بوو مەسەرەن 6 و 7 ڕۆژ سەر ئەو خرمانەمانۆ بۆمان سوور نەیەکرا بۆمان پانەیەکراوە ئەی بابزانم تۆش تەبای لەگەڵ ئەو قسەیە خەڵگەڵێ ژیانی ئێستا ڕەحەتترە بەس دڵی ئەو کاتە خۆشتر بوو دڵی ئەو کاتێ خۆش بوو ئەو ختێ ئەم مەسەر ناڕەحەتی و کابرا دڵی ناڕەحەت نەبوو دڵی سراحەت بوو
ئەم بڕکێنی دەوڵەمەنی و ماڵ و سەروەت و ئەمە نەبوو کابرای دەوڵەمەن و فەقیر ئەم مۆبایل و تەلەڤیزۆن و ئەمانە نەبوو ئەو شتانمانە نەزانی نەبوو نەوەڵا ئەمانش بێسا بۆ خۆیان بە جۆرە لە جۆرەکان ئەوانش بوون بە ینی مە ناڕەحەت مایە ناڕەحەتکردنی وەڵاهی مای ناڕەحەت خۆ شتێکی نعمەتێکی باشە ئەگەر بە باشی بەکاری بێن زۆر نعمەتێکی چاکە بەقە ئیتر هەیە بە کە باشی بەکاری نایەن و هەیە باشی بەکاری هێنێ و ئیتر ئاوا مەسەلەی شتەکەی نەوەڵای شتەکان خۆی نعمەتێکی جوانە کاک حاجی جەلال لە هەندێک منتیقە بە شڕواڵەنان ڕانک بەڵێ ئێوەش پێڵەن ڕانک وەڵا لە خۆدا ڕانک ئێمە وەختی خۆی ڕانکوچۆغە بوو ڕانکوچۆغە بوو مەسەلە شاڵ بوو ئەو عینە و شاڵە ئافردەیت مەسەرەن ئەیڕێز بە تەشی و ئەمان بر لای جۆڵا ئەیانتەنی و ئەمجا هاتەوە ئەمان بۆ لای خەیات و ئەمانە هینیانەکە پێمانەگو ڕانکوچۆغەت بە عینەکەیمانەگو ڕانک شەڕواڵەکەی مانەگو ڕانک کاک حاجی جان خی گەورە ڕژوو لێ قوبڵکە خۆشحاڵ بین سپاس دەکەین کاکە محەممەد سەلام عەلەیکوم چۆنی باشی چاشی ئەمە چییە بەدەستەوە محەممەد قسەیەکەیە ئەڵێ هەوران دەگۆڵێنن شوانانە ترسێنن ئەمڕۆ هەور گۆڵە گۆڵێتی تۆ ترسی ناترسی لە هەور ناترسی زۆر جانە ئەی بەس جاری وایە ترسی وانە جاری وایە زۆر نزمە یا دەنگی زۆر بەرزە ئەی لە هەورە تریشقا لە پڕێکا وەکو هین ڕووناچەکاتەوە ئەوە ترسیت باشە ئەو کاتانە ئێتر چیەکەی کە شوانەبی داعش هیچ ناکەم هیچ ناکەی بەرەو ماڵەوەیتەوە باشە محەممەد وەرە باچینە لای حیوانەکانت ئەمە چێ نێری ئەمە ئاسکەوە ئەوە ینی حیوانی چێویە باشە محەممەد حیوانی تریشم بینی حیوانە چێویشم بینی لە ناو ڕانەکەی تۆیە ئەو حیوانە چێویانە هار نین بەڵا هارن بەس ئیتر ڕاهاتوون چونکە دەمێکەیە لە دەروین ڕاهاتوون لە ڕانەکە جا نابنەوە جا نابنەوە عزیێتن نادەن ناوەڵا عزیێتن نادەن ئەی محەممەد شتێکی تریشم بینی محەممەد بینیم بەرانێک من بەرانی ئاوام نەدیەوە بەرانە چییە؟ ئەو بەرانە پێڵەن جۆرجی جۆرجی؟ چۆنە باڕێنێ؟ هەروکو مەڕەکانە باڕێنێ هەروکوانە باشە ئەوە ینی بەرانی ئاوا ئیتر هەیە لە ناودەیەەکە؟ ناوەڵا هەرێوە هەتانە؟ باشە ئەوە بەرخەکانی ئەگەر بەرخەکانیان لە دایک بوو مەسەلەن بۆن منە مەڕەکان ئەوم بەرانایە لەگەڵا بێت هەروەکو بەرخی ترە؟ هەروەکو بەرانەکە هەروەکو بەرانەکە ینی ئێستا بەرخی تیا وەکو بەرانەکە بێ؟ ناوەڵا هێشتا تازەیەوە نیە؟ تازە کردوتانە؟ ئەرەوەڵا نەش ناگاتوە باشە تۆ کە ئەگەر بتێوێ حیوانەکان بڕۆن چیان پێڵی؟ گسە کسە؟ ئەی ئەگەر بحەوێنەوە ئەوان بۆکەی؟ چیان بۆکەی؟ باشە ئەی چۆن سەگت نییە؟ سەگ نییەوەڵا بۆ؟ ڕامنەگرتووە سەگ ڕانەگرتووە باشە ڕانەکە تا کوێ بی؟ وڵا تا ئەو سەرۆیان بم پشت پردەکە ئیتر سەعات دوانەی تراوان گەڕ محەممەد ئێستا ئاویان نەوێت؟ ئیسێ ناوەڵا چونکە ئاو میاون ئەم قەیرێ ئەخەمە بەسم وێ بەم بەهارە ئاوە خۆنەوە؟ بەڵێ دەی باشە زۆر چاکە بە زوریا بە ینی ئەو بەرخانە شیری دایکان ناخۆن؟ بەرەوەڵا ئەیخۆن ئەی نایدۆشنەوە؟ ناوەڵا نایدۆشن بۆی بەرخەکانیان میخۆن گەورە بن گەورە بن ئافرین بۆ تۆ دەبڕۆ وریا هینەکەت بە نەچوێ مەکتەب؟ بەرەوەڵا لە مەکتەبیشی؟ بەڵێ باشە ئافرین بۆ تۆ فەرم بڕۆ بە لای ڕانەکە دەی بە خۆدا
سلامەتی ئاسمانجان باشی وەزت چۆنە شکر باشی دەنگ و باستان شکر باشن وەزتان باشە چاکی شکر خوا لە ڕازی بیاخە سپاستان سپاس دەکەم ئەوە چۆن بۆ ئاوا لە مزگەوت وڵات چاوەڕوادیەوە بنکەشەڵا بێت سپاسانەکەین مەمنون جەنابتان بەخێر بێنێ بەر و مزگەوتان چۆنە زۆر باش شکر باشن نەخوا بەزێ مزگەوتەکەتان ماشەڵا زۆر خۆش زۆر خۆشە پاک و تەمیز و مزگەوتێکی خۆش ئیشەڵا ئەگەر ئاوادانیش بێ ئیشەڵا بە عیبادەتەوە نەخوا بەزیا بێ ئاوەدانی پێوە دیارە حەمد و سەنا بخوا ئەی بەعام دەیەکە لەگەڵ ڕۆژوان چۆنە وەڵا لەخوا بەزیا بێ باشم بەزی تکایە وەختی کار و کاسی بێ بڵین کەم کەمێکیش هەیە بە ڕۆژوونە بەچکان ناتوانێت ئەنا بە زۆریش بە ڕۆژوە بەڵامیتی یەکەیەکەش کەمێک هەیە من زیاتر تەرکیز لە سەر ئەوواکەمە مامۆستاکە ئێستا ئێرە شوێنی کاسبیکردنە کۆمەڵە خەڵکی تایە کە خەرجی کاسپیە حتممە بێ ئەو پامە دینداری کە پیانەگا گونجاو بێ لەگەڵ بارودۆخیان من حەزەکەم بزانم جەنابەت لەم ڕەمەزانات لە چیەکەیتەوە لە گوندی لە مزگەوتی گوندی کانیبی زیاتر تەرکیزی وتارەکانە دیاخود ناوڕۆژی پامی وتارەکانی تۆ لەسەر چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين بشكي بخير هاتني إيوه بخير هاتني أم ستافة برزاكم إما وكو دانشتواني أم گوندی کانیبیە من وەکو مامۆستایەک و خەڵکی وەکو ئێرەش وەکو جێنشین هەمووی هەر خەریکی ئیش و فەلاحەت و کەسابەتی خۆیانن بەڵام پامی ئێمە هەمیشە پامێکی چۆنەڵی دیندارانی ئاسان بووە چونکە خەڵکی لادێ لە چاو خەڵکی شارە زۆری فەرقە خەڵکی ئێرە گوزەرانی هەمووی ئیشی ئەوەیە کە ئەم فەلاحەت و ئەم بژێویەکەی هەر ئەوەیە و عیبادەتەکانیش هەتاق و ڕادێکی زۆر حرام ئەلحەمدولیلا هەمووی بڵێ ئامادەیە لە مزگەوتەکە و ئیتر بە گوێرەی توانە مزگەوتیان ماشەڵڵا پاک و خاوێن و خۆش دیارە ئاوا سێرەکەی زۆر ئاوادانە لە ڕووی ڕووکار و پاک و خاوێنی ئەوانە تا چەند بە عیبادەتیش ئاوادان واللهی حەقەت من یەکەم ساڵە لە خزمەتیان نابم بەڵام وەکو تریش پێشتر ئەڵەن بڵێ جگە لە ڕەمەزانش باشە تا حەدێک بەڵام خەڵکی ئێرە وەکو عەرزم کردی هیلاکن یعنی ماندوون هەر خەریکی سەرقاڵی ژیانن بەڵام ڕاستە چۆڵی پێوە دیارە بەڵامی تر ئەوەیە کە الحەمدولیلا ناڵەن بێ نوێژ بێ بێ جەماعەت بێ خەڵکێکی هەردێ تەراویح و جەماعەت و هینەکان جەنابەت هەمووی لێرە ئامێنیتەوە بەڵێ لێرە ئامێنەوە هەر ئێوارە خوانێک لە خزمەتی ماڵێکام لێرە بۆ تەراویح و بۆ هەر ڕەمەزانەکە کامیلان لێرە باشە ئەو بۆ ئێوە باشە وەکو تەطبیقاتێکیشی لێدێ بەڵێ الحەمدولیلا یعنی چاوکرانەوەیەکە ئێستا ئەگەر هەر مامۆستایەکی بڵێ پەروەردەیش بێت سەرەتا تۆ بێ لە گوندێک و دەست پێ بکەیت تا ئەوەی تەجروبەیە وەرەگریت و دیسان و دیتەوە ناو شار بۆی بزانی کە ئیتر دوایەت و ئێمە بتوانین علمە تەوجیهکەینەوە بۆ خەڵک چونکە گەرێسە من یەکسەر لە مزگەوتێکا و مالە شاران نەمەتوانی یعنی ئەو چاوکرانەوەیم نەبوو بەڵام لەگە خەڵکی دەرەوە تێکەڵ ئەبی تەبیعەتیان ئەناسی یعنی خەڵکی گوندیش الحەمدولیلا خەڵکێکی زۆر محتەرەم زۆر باش زۆر دیندار ڕاستە لەگەڵەوەی کە مەشغوڵن زۆر بۆ عیبادەتەکان کەمێک یعنی چۆڵی پێوە دیارە کزی پێوە دیارە بەڵام الحەمدولیلا هەمی هەر خەڵکێکی محتەرەم و زۆر بەڕێزن ئەو کەسێک کە مەسەلەن بۆ منە دانیشتووی گوندەیە خەریکی کاسپیا ڕەنگە زۆر دوورکەوێتەوە لە گوندەکەی بەتەئکید کاتی جەماعەتەکە ناتوانێت بێتەوە بەڵێ پێم وت من چەند جارش هاتوون پرسیاریان کردو وتم ئەتوانن هەر لێوێ هەر لە هەردەکە نوێژەکە بکەن یعنی ئێستا کابرا لێرەوە بۆ منە بەیانیان ئەڕوات سعات 5:30 من ئاگام لێیەتی کاڕوات تاوەکو 4:30 ئێوارە یعنی سێریکە نوێژی نیۆڕۆ نوێژی عسری لەوێ یعنی منە توام لێ نوێژەکەم بکەم بەڵێ بۆ ناتوانێ یارۆڵا لەبەرەی کە گوزەرانەکەی ئەوەیە یعنی و ناتوانانی شەکەی بەجێ بڵێ نیو سعات بێتەوە دیسانە بێتەوە بێرە و بچێتەوە ڕۆژگارەکەش ئیشەکەشی لەدەست دەرەچێت کۆمەڵە کرێکاری گرتووە کۆمەڵە خەڵ پارێکی زۆری سەرف کردووە لەوێ نوێژەکەی بکاتی لە دەستی دەرنەچێ بەڵام
الله أكبر. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين